رزدار مناف سفر شروعکار آبوری لگل مدبه رزدار مناف دم باش و سپاس با آمده بونا و جهند آلی و کسان و هوشیاری لسر روش آبوریا عراق دهیت دان هن دوی دمه دا و هوشیاری چاواده بینن؟ فرصة سعيدة ئەم کاتتان باش أن نلتقي زۆر خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێزتانم لەگەڵ کەناڵە بەڕێزەکەتانم ڕەمەزانیشتان پیرۆست لە ڕاستیدا الوضع السياسي بابەتی دۆخی سیاسی و ئابووری وأنا حسب ما لەگەڵ ئەوەدا بە گوێرەی ئەوەی کە من لی تێدەگەم و دەبینم لە گەری دەستنیشانکردنیان هەڵبژاردننی بەڕێز نووری مالکی سەرۆکوەزیرانی پێشوو ئاخۆچی ڕوودەدا یان ئەگەر دەستنیشان نەکرێت هەڵنەمشە دێچی ڕوودەدا لە ڕاستیدا زۆر بە سادەی دەتوانم بیڵم دوو هێڕت لەبەردەما یا ئەوە تا ما تنتخب المالكي بەڕێز مالکی هەڵ نابژێردرێت طبعا ئەمەش بێگومان من الواضح ڕوونەک لەم دۆخەدا قصدي عفوا إذا انتخبت من المالكي پێم ببورن مەبەستم ئەوەیە ئەگەر هاتو هەڵبژێردرێت پێش 20 ڕۆژ بەر لە ئێستا کۆمەڵێک بەرپرسانی CBI و بانکی ناوەندی عراقی و بەرپرسانی سندوقی نەقدی نێودەوڵەتی و ئەمریکیەکان و بانکی نێودەوڵەتی و وەزارەتی گەنجینەی ئەمریکا هەبووە قسەکانیان زۆر ڕوون بووە پێویستە بۆ خەڵکی ڕوون بکرێتەوە پێیان گوتراوە گەرات و مالکی دەستنیشان بکەن ئەو کاتە سزای ئابووری تونتان دەدەین بە تایبەتیش بانکی ناوەندی عراقی بە واتایی بۆ نمونە ئەگەر ڕوو بدات چه سزاتێنە چاوەڕێکردن ژە ئەمریکا بینە سەپاندن سەر عێراقی وێ دەمێ ڕێزدار مەناف العقوبات بەڵێ سزاکە بۆ نمونە چ پارەیەکی نەوتت هەیە لە ڕێی فیدراالیەوە جارێکی تر نایبینیتەوە کە ناشی بینیتەوە سزای بانکی ناوەندی دەدەن بە واتایی ئەو بودجەیە کە پێویستە چۆن جێبەجێ دەکرێت لە عێراق ئەو کاتە عێراق لە باکوورە تاوەکو باشوور هیچ پارەیەکی نەوتی بۆ نایەت ناتوانیت بودجەت هەبێت بە واتایی داواکاری لەسەر دۆلار زۆر دەبێت کەواتە لە بازاردا کەم دەبێتەوە ئەو کاتەش نرخی ئێجگار بەرز دەبێتەوە کەواتە ئەمەش کاریگەری بەسەر وێ دەمێ ئەگەر ئەڤە ڕوودەوەتە ئاماژە پێکردی حتا چەند دینار داکەویتن ئەگەر ئەف سیناریوە چێ بوو ئەو لە ڕاستیدا من ناتوانم بە تەواوەتی بزانم تا چەند دەڕوا بەڵام بە گوێرەی عەرز و داواکاریە کە دۆلار نەهات لە فیدراالیەوە بانکی فیدراالیەوە بۆ بانکی ناوەندی ئەو کاتە چەندێک داواکاری لەسەر دۆلار دەبێت 1600 1700 2000 بۆ هەر دۆلارێک بێنە بەرچاوی خۆت ئاخۆ هاوڵاتیان چەند زەرمەند دەبن ئەمە کاریگەریەکی ڕێزدار مەناف هەندوێ باوەریێ دووەمت هەیە ببوورە هەندوێ باوەریێدانە دوی وەختیدا و ئەمریکا قەت هیچ جارێکی دولار بەیەکجاری لەسەر عێراقی نەڕاوەستاندیە نەڕاگرتیە بەس کێم کردیە بێجارێ ئەگەر لە گۆری خواستەوەی نەهێتە کرن بەیەکجاری سفر بکات دولاری لەسەر عێراقی دەمەکێدا بڕێژەیەکە سەدی نۆت پشت بە داهاتێ نەفتێ گرێدات و ئەو دولارە یەکو لە ئەمریکا تێتە دانان بێگومان ڕێگاوە چونکە ئەگەر کەسێکت دەستنیشان کرد بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڕێز نووری مالکی یان هەر کەسایەتیەکی نیشتیمان پەروەر بەبێ ڕەچاوکردنی ئەو بۆ چونانەی تر یان هەر شتێک کە هاتە دژێر کەسێک بۆی هەر کەسێک کە هاڵ دەبژێردێت کە ئێرادە و هێز و بوێری هەبێت سیادەیە هەبێت ویستی گەورەی ئەو کەسە نیشتیمان و هاوڵاتیان بێت ڕەزامەندی لەسەر دەرنابڕن چونکە هەر وەکو وتم
ئەو کاتە دۆلار لە بانقی ناوەندی عێراقی دەگیرێتەوە. باشە ڕێزارمەنە ئەگەر هاتوو بەرو ڤاژی ڕۆدا نوری مالکی خوب vekişand ku dihêta çavarêkirin ev ro çarçûva hevahengiyê biryareka yekîalîker divê derbarê de bidetin. Em aboriya Iraqê li benda çi bîtin çavareyê rûbûneka dî biketin bi taybet ji ber ku Hind alıngariyên dîke li pêş aboriya vî welatî ne. الآن بەڵێ ئێستا ئەگەر بەڕێز مالێکی هەڵبژێردرا مثل ما قلت ئەو کاتە سزامان دەدەن وەکو وتم. بەێ ئەو بەرو ڤاژوێ يهددون بضرب تەنانەت دەتوانن هەڕەشەی لێدانیش لە عێراق بکەن چونکە مالێکی نازراوە با نەڵێن تونند و تیژە بەڵکو پابندەکانە بە ئاین و بۆچوون و پەیوەندیەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران جيدة کە زۆر باشە بۆیە ئەمە لەلایەن ئەمریکاوە بە هیچ شێوەیە قبول نییە. انتخبوا بۆیە ئەگەر ئەویان هەڵبژارد ئەو کاتە پارە لێ دەبڕن ئەو کاتە لێت دەدەن دەکرێت چاوەڕوانی هەموو شتێک بکەیت. بەڵام ئەگەر هاتوو دەست نیشانیان هەڵیان نەبژار وەکو سەرۆک وەزیرن ئەو کاتە کەسێکی تریان هەڵبژارد و هەمان ماسفاتیاوی تێدا بوو ئەو کاتە دەگەڕێنەوە سەر خانەی یەکەم و دەڵێن ئێمە پێ ڕازی نابین و دەبێت کەسیش تر هەڵبژێرن. بۆیە دەبێت کەسێک هەڵبژێرن وەکەوەی ساڵی 2020 لە دۆلار لە 16ەوە کاتە سەرۆک وەزیراکە لە ساڵی 2020دا هەبوو کەسێکی بۆ شێوەیە دەستی شاکەن یا ئەوە تا سەروەری خۆت دەبێت یاوەتان نادبێت سیادەتی خۆت دەبێت و کەس هەڵبژێری کە باشترینە بۆ نیشتیمان و هاوڵاتیان. ئەگەر سیادەی خۆتت ناوێت دەبێت کەسێک هەڵبژێری لەژێر بەزەیی ئەوان بمێنیتەوە تا و کاتێ خوا آخر شيء أريد أقول ڕێزارمەناف ئەگەر هاتوو پرسا من ئەvە بوو ئەگەر هاتوو وها نەڕوودا نوری مالکی خوب vekişand ji berbijêrbûna bi pûstê serok wezîrtiyê di demekê da dibîtin ku Iraq rastî hin alıngariyên dîke hatiye karîgeriya wê li ser aboriyê heye wekiriye heta daxwaz bête kirin ku yedeka xwe bihêz biket hêşa yedeka wê lawaz e li gelek aliyan ve lawaz e. Çi dihête çavarêkirin û pêşarojeka dûr ez bi hez dikim ya piştî nûrî malikî jî ku heger bêt û xwe berbijêr nekir. سحب المالك ئەگەر بکشێتەوە ئەگەر مالێکی بکشێتەوە بەڵێ لێکەوتەی زۆری دەبێت ئەمە قسەیەکی ڕوون و وازەحە کەواتە ئەو کاتە دۆلار بەرز دەبێتەوە و دواتریش توانای کڕینی هاوڵاتیان کەم دەبێتەوە کە پاریان کە داهاتیان بە دینارە ئەو کاتە قەرزەکان بەردەوام دەبن ئەو کاتە سووی دێتە سەر لەگەڵ ئەوەشدا دەڵێن ئەمە بکەین و ئەوە بکەین ئەوە ڕێگا پێدراوە ئەوە ڕێگا پێنەدراوە بۆ شێوەیە بەردەوام دەبێت. ما تحضر كل الأمور هەموو شتەکان هي هاي دەتوانم بڵێ بە شێوەیەکی گشتی ئەمە ئەو وێنەیە کە ڕوودەدا و دەکەوینە ژێر بەزەی ئەوان بۆیە دەبێت پلان و پرۆژەکانی ئەوان جێبەجێ بکەین پەیوەندی لەگەڵ سووریا دروستکە لەگەڵ پلانی ئیبراهیمی بەشدار بە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل دروست بکە تا دوایی بۆیە شتەکان ڕوونە و ئێستا خەڵک لەم بابەتانە تێدەگەن. زۆر سپاس ڕێزدار مەناف سەفارشوڤەکارێ ئابووری ji hewlêrê li gel me bûn mandû nebin.